ئێمە و هەموو ئازادی خوازان ئەوە باش دەزانین کە ئەم ئازیزانە تەنها و تەنها بەهۆی خەمخۆری و دڵسۆزیان بۆ خاک و گەلەکەیان ڕوبەڕووی ئەم سزاد ڕەندانەیەی دەسەڵات و دادگا بێدادەکانی بوونەتەوە. ئێمە پێمان وایە درێژەدان بەم سیاسەتە کە کابینەکەی مەسرور بارزانی سەرۆکایەتی دەکات ڕێکردنە بە گوزەری ڕۆژگارێکی تاریک و ترسناک بۆیە لە سەنگۆی خەمخۆری و دڵسۆزیمانەوە بۆ ڕەوتی دیموکراسی و مافەکانی مرۆڤ داوا لە خەڵکی ئازادی خوازی کوردستان دەکەین بێدەنگ نەبن لە ئاستی ئەم زەبر و زەنگە. ئێمە لێرەوە تکا دەکەین لە ئاستی ئەم زوڵمە هەڵوێست وەرگرن و فشارەکانیان چڕکەنەوە چونکە ئەگەروانەکەن ئەم ڕۆژگارە ڕەشەی کە چاوەڕوان کراوە لەلایەن دەسەڵاتدارانەوە کاری بۆ دەکرێت و دێت و ڕۆژێکیش دێت و بەرۆکی هەمومان دەگرێت. ئێمە داوا لە کونسوڵخانە و نوێنەرانی وڵاتان دەکەین بە دوواداچوون بۆ ئەم کەیسە بکەن ئەگەرنا ئێمە بێدەنگیان وا دەخوێنینەوە کە هەوڵیان داوەسی خوڕی بەسەر گەلەکەمانەوە بکەن ئەگەرنا فەرموو با هەم پاکی ئەم ئازادی خوازانە بسەلمێنن و هەمیش ڕووی خۆتان لای خەڵکی کوردستان سپی بکەنەوە.